تەنها لە ماوەی 3 هەفتەدا 5 هاوڵاتی کە سەرجەمیان گەشتیار بوون لە ڕووبارەکانی سنووری ئیدارەی سۆران خنکاون. بەرگری شارستانی سۆران داوا لە هاوڵاتیان دەکات نزیک ڕووبارەکان نەکەونەوە چونکە هیچ مەرجی سەلامەتیان نییە. ئاوی ڕووبارەکان زۆر سارد و لێژە. بۆیە داواکارین لە هاوڵاتیان و گەشتیاران کە سەردانی ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن پابەندی ڕێنماییەکانی ئێمە بن و هۆشداریەکانی ئێمە لە بەرچاو بگرن لەو شوێنانەی کە تابلۆی ئاگادارکردنەوەمان لێدانەوە بە هیچ شوەیەک مەلەوانی نەکەن، دوور بکەونەوە لە مەلەوانی کردن و لە کاتی گەشت و سەیران پێویستە ئاگاداری منداڵەکانیان بن بە شەکل قوربانیەکان بەهۆی بێئاگایی دایکان و باوکانە لە منداڵەکانیان کە قوربانی لێ دەکەوێتەوە و هەروەها زیاتر ئەو شوێنانە بەکاربێنن کە مەرجەکانی سەلامەتی تێدایە. بۆیە پێویستە هاوڵاتیان و گەشتیاریانش بەشی ئەوەندە خۆشیار بن لە شوێنێک بۆ گەشت بەکاردێنن ئەگەر مەرجەکانی سەلامەتی تێدا نەبێ بە هیچ شێوەیەک ئەم شوێنانە بەکار نەهێنن. زیادبوونی ڕووداوەکانی خنکان وای لە ئیدارەی سۆران کرد کۆبوونەوەی بە پەلەی بۆ ئەنجام بدەن و بە خۆداچوونەوەیەک لە کاری ژمارەیەک بەڕێوەبەرایەتی بکەنەوە، بە تایبەتی گەشت و گوزار کە زۆرێک لە ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران کەوتونەتە سەر ڕووبارەکان و بەشێکیان مەرجی سەلامەتیان تیانە و هۆکارن بۆ زیادبوونی ڕووداوەکانی خنکان. هۆکارەکەی کە باسم کرد هۆکارە سەرچێکەکەی بابەتی بەهند هەرنەگرتنی ڕێنمایەکانی بەرگری شارستانی لەلایەن هاوڵاتیانەوە و هۆکارێکی دیکە کە ئێمە ئێستا بەجددی کار لەسەر دەکەین ئەو شوێنە گەشتیارانەی کە ڕێنمایەکانی سەلامەتیان تێدا بەرجەستەنیە ئێمە لە ڕێگای لیژنەیەکی تایبەت لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی و یەکە ئیدارەکە سەردانی هەموو ئەو ناوچانە هەموو ئەو شوێنە گەشتیارانە بکرێتن ئەوانێک کە مەرجی سەلامەتیان تێدانی بە تایبەتی ئەو شوێنە گەشتیارانەی کە زۆر نزیکن لە ئاو نابێتن ئەوانە ئێمە ڕاستە لە وەرزی هاوین ناوچەیەکی گەرمەوە خەڵک سەردانی ئێرە دەکاتن بۆ ئەوەی لە ئاو نزیک بیتن، بەڵام ئەگەر کارەکە و گەیشتە حاڵەتێک کە ژیانی هاوڵاتی تێدا بکەوێتە مەترسیەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەوە هەڵدەبژێرین ئەگەر هاوڵاتی هەر سەردانی ئێرەش نەکاتن یان شوێنە گەشتیارەکان بە چۆریش بمێننەوە، بەڵام لە ژیانی هاوڵاتی لە سەروی هەموو شتێکە بەنسبەت ئێمە وەکو ئیدارە لە کۆی 5 هاوڵاتی کە لە 3 هەفتەی پێشوودا لە ڕووبارەکان خنکاون سواریان مناڵن. ئەمەش ئەرچی سەرشانی خانەوادەکان قورستر دەکات تا لە کاتی گەشت و سەیران چاودێری مناڵەکانیان بکەن و ڕێگایان پێنەدەن نزیک ڕووبارەکان بکەونەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.